بەڵێ سەرکۆ سەحەر سڵاوتان لەبێت بەیانیتان باش بێت بەیانی بینەرانی ئازیزمان باش بێت لە هەر جێگەیەکەوە بینەرمانن بەیانیەکی پڕجوانیتان هەبێت و هەمیشە ڕۆژێکی پڕ ئارامی و تەندروست باشی بەسەر بەرن بێگومان سێمین فیستیڤاڵی زانستی ساڵانەی مایە با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بۆ ئەم ساڵیش کار و چالاکی و پرۆژەکان دەست پێ ئەکات کە تەواوی خوێندکاران بە بەشداریکردنیان لە داهێنان و پرۆژە زانستیەکان لە سەرجەم ناوەندە پەروەردەی و فێرکاریەکان لە قۆناغی بنەڕەتی تاوەکو قۆناغی زانکۆ لە نێو ئەم فیستیڤاڵەیە ڕەنگی داوەتەوە بێگومان ئەوەی کە ئەبینرێت ژمارەیەکی زۆر لە فێرخوازان ژمارەیەکی زۆر لە میوانانی خۆشەویست لێرە ئامادەن بۆ ئەوەی بەشداری بکەن لە تەواوی فیستیڤاڵەکە کە ساڵانە پرۆژی جیاواز داهێنانی جیاواز لە نێو ئەم فیستیڤاڵەیە ڕەنگی داوەتەوە قسە و باسی زیاتر لەسەر تەواوی بەڕێوەچوونی فیستیڤاڵەکە ئەەکەم ئەچمە لای زۆر بەڕێز مامۆستا هاشم ئەمین کا بەڕێزیان وتەبێژی سێمین فیستیڤاڵی زانستی ساڵانەی مایە بە خۆشحاڵیەوە لەم بەشی پرۆگرام لەگەڵمانەیە مامۆستا گیان سوپاس بۆ ئامادەبوونە سلااوت لێبێت بەیانیت باش بێت لە ئێستاە دەستپێک و ئامادەکاریە بۆ بەڕێوەچوونی سێمین فیستیڤاڵی زانستی ساڵانەی مایە پێمان بڵێ ئەم ساڵ چەند پرۆژە بەشداری کردووە خوێندکاران لە قۆناغی بنەڕەتی تاوەکو قۆناغی زانکۆ پرۆژەکانیان خۆی لە چیابینێت سەرەتا بەخێر بێن بەیانی بەڕێست و سەرجەم بینەرانی خۆشەویستی کورسات باش دیارە ئەمڕۆ سێمین فیستیڤاڵی ساڵانەی زانستی مایە بەڕێوە دەچێت کە فیستیڤاڵێکی گرنگە لەسەر ئاستی فێرخوازانی سەرجەم ناوەندە پەروەردەکانی کۆمپانیای مایەیە کە لە دایانگۆ دەست پێکات تاوەکو زانکۆی نێودڵی تێدا بەشدارن ئەمڕۆ زیاتر لە 350 خوێندکار لە دەنەوەندی فێرکاری خوێندنی جیاوازەوە بەشدارن لە فیستیڤاڵەکەدا بە پرۆژەی جیاواز بە پرۆژێکتی جیاواز بە داهێنانی جیاواز بە بیرکردنەوەی جیاواز بەشداریان تێدا کردووە کە کۆمەڵی پرۆژەی ناوازیان خستۆتە ڕوو کە هەمویان زۆر لە بواری تەکنەلۆژیا بواری ئای تێدایە بواری پزیشکی تێدا بواری ئەندازیاری تێدا سەرجەم بوارەکان لەخۆ دەگرێت کە ئەمڕۆ زۆر دڵخۆشین بەوەی کە سلێمانی توانیوێتی ببێتە چۆن شاری ڕۆشی بیران وسا بۆتە بە شاری داهێنان لەڕێی کۆمەڵی خوێندکاری و فێرخوازی بە ئەزمون و بەتواناوە کە دەتوانن داهێنانەکانیان ئەمڕۆ بۆ ئێمە بۆ سەرجەم بینەرانی ئێوەش بخەنە ڕوو. مامۆستا هاشم جیاوازی ئەم ساڵ لە چاو ساڵانی ڕابردوو یاخود لە چاو پار ساڵە چۆنە لە چالاکی و داهێنانەکان ئەوەی فیستیڤالی ئەم ساڵ جا لەگەڵ لە فیستیڤالەکانی پێشوو ئەوەیە کە کۆمەڵی بیرۆکەی نوێی تێدایە کە ساڵانی پێشوودا نەبوو خۆشبەختانە ئەم ساڵ بە سوودوەرگرتن لە تەکنەلۆژیا ئای توانیوانە کۆمەڵی پرۆژەی داهێنانی گەورە بکەن کە دواتر خۆتان ناتوانن بەڕێستان بە کۆشکەکانە بگەڕن بیان بینن هەروەها کۆمەڵی لە فێرخوازەکانمان لە زانکۆی نێودەوڵەتی قەیوان توانیوانە لە باری پزیشکیدا چەند داهێنانێک بخەنە ڕووکەوە جێی دڵخۆشیە ئەتوان سەردانیان بکەن و پرۆژەکانیان ببینن. ئەم فیستیڤاڵە هەر یەک ڕۆژ بەردەوامە بێ پێمان بڵێ لە کاتژمێر چەند بۆ چەنە بۆی هاوڵاتێکی خۆشەویست یاخود هەر خوێندکارێکی خۆشەویست کە ئێستا بینەرمانە کاتەکەی ئاگادار بێت کەی سەردانی ئەم فیستیڤاڵە فیستیڤاڵەکە لە کاتژمێردا بە ئامادەبوونی جەنابی وەزیری خوێندنی باڵا دکتۆر ئارام محەممەد قادر دەکرێتەوە و بە سوپاس دەستگای میدیای کورساکە ئەمڕۆ سپۆنسەرمانە کاتژمێردا ئەکرێتەوە تاوەکو کاتژمێر 4 ئێوارە بەردەوام بێت یەک ڕۆژە ئەتوانن هەم هاوڵاتیان هەم فێرخوازان هەم قوتابخانەکان خوێندنگەکان لە ناو شاری سلێمانیەوە بێن سەردانی فیستیڤاڵە بکەن و لە نزیکەوە داهێنانەکانی خوێندکارەکان و قوتابیەکانمان ببینن. بەخێر بێن سەرچاو خۆش بێ سپاس بۆ زۆر بەڕێز مامۆستا هاشم ئەمین کا بەڕێزیان وتەبێژی سێمین فیستیڤاڵی زانستی ساڵانەی مایە سپاس بۆ ڕوونکردنەوەکانی پێم خۆش ئێستا بچمە لای زۆرێک لەو بیرۆکە و داهێنان و چالاکە نوێیانی کە تەواوی فێرخوازانی خۆشەویست لە نێو پرۆژەکانیان لە سێمین فیستیڤاڵی زانستی ساڵانەی مایە بەشدارن پێشەوەی بچمە لای ئەم خوێندکارە عەزیزانە ئەم دوو خوێندکارە خۆشەویستەمان لەگەڵایە بەخێر بن بیتە لای من چۆنی گوڵی جوان باشی پێم بڵێ تۆ لە قۆناغی چەنی ڕۆژەکەت باز لە چیەکە؟ سەرەتا بەخێرهاتنی کەناڵەکەتانەکەم نیگار شەماڵ خوێندکاری قۆناغی دومی بەشی ئایتی لە پەیمانگای تەکنیکی کوردستان ئێمە پرۆژەکەمان سمارت پێت فیدەرە کە بۆ ئاژەڵی ماڵی بەکارێت و لە ناو ماڵە بەکارێت پرۆژەکەمان کاتێک تۆ ئاژەڵێکی ماڵیت ئەبێت و ئەچیتە دەرەوە بۆیە دڵت لای نەبێ ماوەیەکی زۆر لە دەرەوەیت ئەمە ئێمە ئەم شتمان دروست کردو لە ڕێی مۆبایلە و کۆنێکت دەکرێت کە کامێرەی پێوەیە ئاگاداری ئاژەڵەکەت ئەبی کاتی خواردنی لایە ئاوی لایە دڵت لای نابێت و کاتە خۆت لە ڕێی مۆبایلەکە تۆ ئەتوانی کۆنێکتێکێت و خواردن و ئاوی بەردەوامی لەگەڵ بێت. باشەوە تەبانم خوێندکارە خۆشەویستەمان وەرگێر بەڵام پرۆژەکەی لا بەشێکی دیکەی فیستیڤاڵەکەیە ئینشاءالله دوای هاوکارانیشم هەندێک وێنەی زۆر باشی پرۆژەکەت ئەچرکێنن دەسەکانە خۆش بێت با بچینە لای تەواوی ئەم فێرخوازانەی دیکە با بزانین ئەم پرۆژانەیان باز لە چیەکەن سەرەتایە مە لای ئەم مامۆستایە
سلااوت لێ بێدەم کات لێ ڕۆحەکەم سپاس دەکەم بەڕێزی بەڕێستان وەکو سەرپەرشتیاری ئەم بەشی تایبەتە بە فێرخوازانی خۆشەویست پێمان بڵێ ئەمان خوێندکارانی چ قۆناغێکن پرۆژەکان باسە چیەکەن بەڵێ بە شێوەیەکی سەرەکی قوتابەکانمان لە قۆناغی سەرەتاییان واتە لە دوای پۆلی 4 دەست پێ ئەکات واتە بازنەی یەکەمن هەتاکو پۆلی 8 الحەمدوللا زۆربەی پرۆژەکانیان هەمووی داهێنانی تازەیە کە لە ژیانی ڕۆژانەی ئێستاە لەوانەیە بە شێوەیەکی زۆر ضروری پێویستمان بێت هەتا بتوانن بیریان لێ کردوتەوە بیلۆ بکەنەوە کە مرۆڤ پێویستی بە چیە لەوەیە داهێنا بکەن پێم خۆشە دەست پێ بکەین بێکێک لە پرۆژەکان ئەم هەم دوو قوتابێ خۆشەویستێ لە کوژنێسی سێەوە بەشداریان کردووە بەرزایەکانی قەیوان باسی شێوازی پارکردنی سیارە ئەکات کە کاتی سیارەکە پارکەکەی گڵۆپە سوورەکە هەڵە بێت بەڵام ئەوەی مهمە کە نزیکە بیتەوە لە گەراجەکە وایفایکی فری و ئەیاتێ بەکاری بێن مامۆساییان ئوستازیان وایفایکی فریان ئەیاتێ کە هەرزوو وایفایکی فریا بە مۆبایلەکە و پێتەڵە سیارەکە لە کوێ ڕابگری ئەمەش هەم قەرباڵخی کەمەکاتەوە هەمیش کات بۆ تۆ گەڕێنەوە و سایقێک پێویست ناکات چاوبگێڕی یەکسەر زانی سیارەکە و لە کوێ پارکەی ئەمە نوێترین داهێنانەکانە کە ئەم فێرخوازە خۆشەویستانە کاریان لەسەر کرۆ با بچینە لای خۆشیان سپاس بۆ بەڕێزت چۆنی گوڵی جوان زۆر باشم سپاس ئەم پرۆژەیە ماوەی چنێکت پێچوو تاوکو بتوانی لەم فستیڤالە بەشداری پێ بکەیت ئەم پرۆژەیە کە ئێمە دروستمان کردووە تقریبان هەفتەیەکی پێشەوە دروستکردنی بەڵێ تا چەندە ئاسانکاریەک ئەبێت بۆ هاوڵاتیانی خۆشەویست لە کە سەردانی شوێنە گشتیەکان و مۆڵەکانەکە ئاسانکاریەکی زۆرە چونکە ئێمە قەرباڵغی دروست نابێت بەهۆی ئەم گڵۆپانەوە یەکسەر پێوەی دیارە کام شوێنانە بەتاڵ و کەم شوێنانە بەتاڵ نین ئەو بۆیە یەکسەر ئەزانین و هیچ ناو قەرباڵغی دروست نابێت تا چەندە گرنگە خوێنکاران لە داهێنانەکانیان بەردەوام بن تۆش قسەیەکی خۆت وڵای زۆر گرنگە لە بۆی کە مێشکمان بەکار بێنین بۆی کە لە داهاتووە زۆر پێش بکەوین بۆی ئەمە پرۆژێکتێکی ئامان دروست کردو بۆی بۆ داهاتوو یارمەتی خەڵک بین زانی زۆر خوان هیلاک نەکەن تۆ با بچینە لای بەژاروەکانی دیکەش زۆر بە خێرایی ئەگەر پەیامی خۆتان بنێرن چۆنی بە قوربان باشە پرۆژەکەتان باز لە چیەکە باش لە ئەم مناڵە بچێتە نزیک تەلەڤیزۆنەکە کوژێتەوە لەبەری بۆ چای مناڵەکە خراپە مناڵەکان ئەچنە پێش تەلەڤیزۆنەکە بەڵام دایکەکە یان خەریکی ئیشی ماڵەوەیە یان خەریکی شتی ترە یان باوکەکە لە داوامە ئێستا ئێمە ئەم مناڵەمان هەیە کە ئەیبینە بەردەم تەلەڤیزۆنەکە کوژێتەوە ئەمە دایک و باوکەکە باوکەکە چی؟ ئەمە دایک و باوکەکە ئاگادار دەکاتەوە کات مناڵەکان بەرنەدۆ و ئازێتی چاوی نایات. باشە با یەک پرسیار لە مامۆستا بکەم ئەگەر کەسێکتان بێنە لای من مامۆستاگیان ئەم پرۆژەیە ئەوەی کە من لی تێگەیشتم پێش دەستپێکی بەرنامەش ئاماژەت بەوە کرد وای لە منداڵەکە لە ئامێرە ئەلکترۆنیکان یاخود لە شاشی تەلەڤیزۆن کەمێک دوور کەوێتەوە ئەمە تا چەندە بیرتان لەم داهێنانە نوێ کردەوە؟ بەڵێ دیارە ڕۆژگاری ئەمڕۆ مناڵەکان بە دەست شاشەکانەوە بەڕاستی ئەناڵێنن بە حکومی ئێمە لە قوتابخانەکانی ڕێژێکی زۆر مناڵ کێشی چاوکزیان هەیە لە بابەتەکەشەوەی لەوانەیە مناڵەکە نەتوانێت کۆنتترۆلی خۆی بکە کە نزیک شاشەکەەوە تا چەندێک بمێنێتەوە بەڵام ئەمە ئۆتۆماتیکیە مناڵەکە فێرەکە ئەگە 3 مەتر نزیکتر دانیشی تەلەڤیزۆنەکە کوژێتەوە و هەم کات بۆ دایک و باوکە گەڕێنێتەوە لەوانەیە پەیوەندی بینی دایک و مناڵەکە ناخۆش بێ کە دایکەکە زۆر لەسەری بێ بڵێ سیر مەکە یا دوورکەوەرەوە ناخۆش بێ بۆی لە هەمان کاتشان مناڵەکە فێرەکە کە ئەبێ دوور دانیشێت وەکو بە ئۆتۆماتیکی لە مشکی نەئاگایەوە مناڵەکە فێرەکە ئەگەر دوو دانیشی تەلەڤیزۆن ئیشەکە نزیک بیتەوە تەلەڤیزۆنەکە کوژێتەوە. سپاس بۆ بەڕێزم با بچینە لای بەشداروەیەکی دیکە سڵاو مامۆستاگیان باشی بەخێربێک سپاس دەکەم بەڕێستان هەمووکو سەرپەرشتیاری ئەم بەشەی فستیڤال ئەم چالاکیم فێرخوازانە باسێتی بەڵێ سەرتا بە خێراتتانەکەین و پێش هەموو شتێک سپاسی گروپی کۆپانەکانی قەیوانەکەین بۆ ڕەقسیم فستیڤالە زانستیە ئێمەیەکە لە پرۆژێکەکانی کە تیا بەشدار بووین و چەڵیکێت سیستەمە تەلڤەکان خۆیان باسکردن حەزی خۆمە بەگشتی بۆمان باسی زۆر باشە خۆتان زان لە وەرزی هاوینە مە زۆر کێشەی ئاوی کەممان ئەبێتوانێ ئەم پرۆژێکتی ئێمە کە کاتێک بۆریەکانی دوکان زۆر کات لە هەواڵەکانە ئایبیستین شکاوە بۆ ناڵە بۆ هەفتەیەک ئاوەکان کەم نابێتوانێ ئەو گەڕەکان تووشی کەم ئاوی ئەبن بەس ئێمە پرۆژێکتەمان کردووە بۆی هەر کاتێک بۆریەکە تەنها درزێکیشی تیابێ خۆی هەم بە سێنسەر پێ دەڵێتوانێ لەرگی موبایلەکەش تۆ پێ دەڵێت کە چ بۆریەکیش تەنانەت کێشەر ئاسانێکی باشە طبعا خۆش بێ بە فێرخوازەکانی ژوەرگرم چۆن گوڵی جوان دەستان خۆش بێ پرۆژێکی جوانتان هەیە تا چەندە لەم جۆرە پرۆژانە بەردەوامە
زۆر سپاس مامۆستاکان قوتابخانەکەم ئەگەم کە توانی یارمانگەن بەم ئاستا بەڵا ئیشەڵا بەردەوامین لەگەڵ مامۆستاکانمانە کە زۆر یارمەتیمانێن وەڵا ئێمە ئەم پرۆجێکتەکمان دروست کردو بۆی هەر کاتێ بۆریە شکاوە ئێمە یەکسەر لێرەوە بەم سنسەرانە پێزانین کە ئەم بۆریە شکاوەڵە تۆ با ئەم فێرخوازەی دیکەش وەرگرم کوڕی جوان چۆنیت پێم بڵێ ئەم پرۆژە جوانە چی ئەم پرۆژەی باز لە چیەکە من پرۆژەکەم پاکردنەوەی گاسی CO2 بۆ گاسی هەناسەیانی O2 وا ئیشەکە ئەمە ئەخینە ژێر ئێرە دووکەڵە پیسەکە ئەڕاتە سەرەوە ئەم دووکەڵە پیسە ئەڕوا بە فیلتەرێکە لە فیلتەرەکەشە ئەرە فیلتەرێکی ترە ئەلێرە شوێتە دەرەوە بە هەوای پاک قوربان سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشداریکردنت سپاس بۆ تەواوی فێرخوازان و تەواوی ئەو مامۆستا خۆشەویستانی کە لە سێمین فستیڤاڵی زانستی ساڵانەی مایە بە هاوکاری هەردوولا توانیان لەم ساڵیش با چەندین پرۆژە و داهێنانی نوێ ئەم فستیڤاڵە زیاتر ڕازاوەتر بکەن دووبارەی ئەکەینەوە بە سپۆنسەری میدیای دەستگای میدیایی کورسات بۆ سێمین فستیڤاڵ کە ئەمڕۆ لە کاتژمێردە دەست پێکە تاوکو و کاتژمێر چواری ئێوارە هاوڵاتیانی خۆشەویست و فێرخوازانی دیکەش ئەتوانن سەردانی ئەم پرۆژە جوانانە بکەن و لا بەرزایەکانی سلێمانی تەواوی فستیڤاڵەکە بەڕووی تەواوی ئامادەبوانە دەرگای واڵایە ئەگەڕێنەوە بۆ لای هاوکارانە.